لەگەڵ هاوسەرەکەما کێشەی خێزانیمان هەیە و هاوسەرەکەم چەند جار ئەزیێتیاوم ئیهانە و سوکایەتی پێکردوم و لە توندوتیژی خێزانی داوام لەسەر هاوسەرەکەم کردووە هەتا ئێستا داواکان بە هیچ شێوەیەک حاکمم نەبینیوە لە 2020ەوە. چەند ساڵە ئێوە کێشەتان هەیە؟ لە 2010ەوە بەوەی کە ئازاریام چوومە توندوتیژی خێزانی شکاتم لێ کرد، بەڵام هەتا ئێستا دۆسیەکەم بەلاڕێیا براوە تەقریرێکی ساختم بۆ کراوە لە کاتێکا من خۆم فەرمان بەرم لە یەکێ لە فەرمانگەکانی حکوومەت، بەڵام بە بەردەوامی هاوسەرەکەمی هانەمەکە و دادگا بە هیچ شێوەیە گوێ بۆ بەڵگانە نایە کە لە لای من هەیە. باشە وتت لە 2010 جوانی نزیکی 4 ساڵ بەر لە ئێستا ئێوە کێشەکانتان سەری هەڵدا. بەڵێ. سەرەتا لە چیەوە دەستی پێکرد؟ ینی هاوسەرەکەت خیانەتی لێ کردیت یان گرفتەکانتان لەسەر چی بوو؟ گرفتەکانمان لەسەرەوە بوو، هاوسەرەکەم نەهاتەوە ماڵەوە و بە بەردەوامی کە هەر قسێکم بکردایە بە توندوتیژی جوابیامەوە لێ ئەیە. باشە ئەو کاتە تۆ داوای جیابوونەوەت پێشکەشکەریان چی؟ نەخێر داوای جیابوونەوە نەبوو، هەر داوایەکم لەسەر کرد بەوەی کە ئازارمەیە من هاوسەری ئەم پیاوە و لە ژوور سرم لەگەڵ ئافرەتا قساک لە کاتی ینی بە ئاگایی تۆ لەگەڵ ئافرەتی کرد. بەڵێ. باشە ئێستا کێشەکانتان بەکوێ گەیشتووە؟ ینی خزم و کەسوکار تەدەخۆلیان نەکرد؟ ینی هەوڵی چارەسەری کێشەکەتان نەدا؟ بەڵێ خزم و کەسوکار لە هەردوو لە هەردوو عایلەکە تەداخۆلیان کرد، بەڵام هاوسەرەکەم لە بەردەم خزم و کەسوکارە قسێکی کردو کە ئەوان ئەڕۆشتنەوە نەوەیەکی تر مامەڵی لەگەڵا کرد. باشە داوای جیابوونەوەت پێشکەش نەکرد لە دادگا؟ نەخێر، لەبەرەوەی کە لەو کەیسەی کە من شکاتم لە هاوسەرەکەم کرد بەوەی کە لە ژوور سرم قساکە و لە سەروی هەموو شتێکەوە لێمە ئیهانەمەکە قسەی ناشرینم پێڵێ کەسوکارم ڕێگریان کرد لەوەی کە من جیا ببمەوەلی وتیانە بێ داواکە بکێشیتەوە. من لە 2011 مناڵێکم بوو و لە مانگینۆی 2010 تەقریر تۆبیێکیان بۆ کردم بەوەی کاکەبەی دوای حەملم هەیە. لە کاتێکا من هیچ کێشەیەکم نەبوو و بەڵگەم پێبوو کە لێم ئەدراوە مناڵەکانم عەزیە دەدرانوە بەڵگەکانم ماوەتە دەست بەڕێستان بەڵگەکان خۆیان قسە ئەکەن پێویست ناکام من هیچ بڵم چونکە باشە بەڵگەکان چین؟ ئەڵبەتە من بینیومە بەڵام ئەمەی خۆت باسی بکەیت ئەو بەڵگانە چین؟ من کچێکم هەیە گەورەترە لە هەموو مناڵەکانم 4 مناڵم هەیە، زیاتر ئەو کچەم لە کێشەکانی ئێمە زیانی بەرکەوتووە ینی لێ ئەدرێ قسەی پێوترێ سوکایەتی پێکرێ لەبەرەوەی ئەم مناڵانە بە بەردەوامیاڵەن ئێمە دایکمانەوە نابێت دایکمان لێ دوور بکێتەوە. هاوسەرەکەشم هەوڵی دوورخستنەوەی مناڵەکانە لە من لە کاتێکە ئێستا هەتا ئەم کاتی کە من قسە بۆ بەڕێستانەکەم هەر 4 مناڵەکە لای خۆمە و داوای توندوتیژیمان هەیە خێزانی داوای تەفریقی کردو هاوسەرەکەم بە زەرەر و لە بەردەم دادگا شاڵێ هاوسەرەکەم تێک چووە لە کاتێکا من خۆم فەرمانبەرم و 2 دەوامەکەم لە جاتی دەوامێ و داوای نەفەقەمان هەیە هەر بە هەمان شێوە کە دادگا بەڕاستی سەبەبە بۆ ئەوەی کە من مناڵەکانم ئەگەر نەفەقێکیان هەبێ من دەوامی دووەم ناکەم کە دەوامێکی ئەهلیە. باشە وتت تا ئێستا داوای جیابوونەوەت پێشکەش نەکرد؟ نەخێر ئەو کردوێتی لە کردوێتی بەیەکەوە ناژینەوە ئێستا لە یەک سەقفی ماڵاکیان لە یەکینۆی 2020ەوە ماڵی جێشتووە بەداخەوە هەتا چوومە لای دایکم و هاتمەوە سەردانێکی 2 ساعەتی هاتمەوە نیوەی ماڵەکەمی بردم. واتە نزیکی 2 ساڵە ئەو ماڵی جێهێشتووە؟ بۆ 3 ساڵە بۆ 3 ساڵ ئەچێت لە ماوەی ئەم 3 ساڵەیە بە بەردەوامی مناڵەکان لای خۆت بوون؟ بەڵێ لای خۆت خەرجی ئەوانت کێشاوە؟ بەڵێ. ئێستا داوای مناڵەکانت لێ ناکە؟ کاتی داوای مناڵەکان نەیکردووە بە هیچ شێوێ لە ڕووی قانونیەوە نەچۆتە دادگا داوای مناڵەکان لە من بکە، بەڵام کە ئەچینە بەردەم حاکم و جەلسات ئەوێنرێ لە بەردەم حاکماڵە مناڵەکان لای خۆ من بۆی نەفەقی مناڵەکان نەکات نەیکێشێت. بەپی و ئەزمموی خۆتان کە هەتانە و لە کەیسەکانەوە نزیک بوون ئەکرێ بڵین یاساکان و جێبەجێکردنی یاساکان لە هەرێمی کوردستان بۆ پیا و ژن وەکو یەکە؟ نەخێر بە بڕوای من یاساکان زۆر لە قازانجی پیاودانراوە لەبەرەوەی یاساکان پیاودای ڕشتووە تەطبیقاتی یاساکانیش هەر پیاوەیکە زۆر جار ڕوئیایەکی پیاوانە ئەمە هیوادارم وا تێنەگەن کە من لایەنداریەکەم بۆ ژن لەبەرەوەی خۆم ژنم نەخێر لایەنداری ناکەم وەکو ئینسانێکی هاوسەنگ بۆ لایەنی ئینسانی ئەگەر یاسایەک بڵین یاسایەکی عەدالەت خواز بێ بۆچی یعنی ئەبێ هەموو جارێ تەلاق پیا و دەستکراوە بێ بۆی لە هەر وەختێکا بینی و لە هەر زەرفێکا ویستی ژنەکەی تەلاق بە وەنیا ئێستا لەوانەیە یەکسەر یەکێک لە بینەران بڵێ بەڵێ ژنیش بۆی هەیە داوای تەلاق بکە بەڵام ژن بۆی هەیە داوای تەلاق بکە
ڕەنگە خاتو سروش باشتر بیزانێ چەند ساڵی پێچێتە ئەبێ بیسەلمێنێکە تەلاقەکە وەرگرێ زۆر جار ساڵۆنی یەک زۆر جار پیاوێکی داوای کردو هەردوو ساڵی پێچووە وەنیە وەکو ئیسا ئێمە کەیسی ئەو بەڕێزەمان لەلایە بە نمونە 4 ساڵی خەیاندۆ چونکە مەوزوعی تەلاق ئێمە لە مارە بڕینا مادەیەکی قانونیمان هەیە و شەرعیشە ئەڵێ ئافرەت ئەتوانێت بڵێ تەلاق بەدەستی منە بەڵام ئێمە خەڵک نایکە ئەوە خەڵک نایکە ئەمە شەرع نییە ئەزان ئەمە وەکو شەرع مەوجودە خەڵک نایکە لەبەرەوەی ئێمە عرفمان نییە ئەگین ئەو بەڕێزە ئەڵێ هاوسەرەکەم ئێوە بە زۆر دەرم کا لە ماڵ ئێمە مادەیەکی شەرعیمان هەیە کە قانونی ئیسلام پەیڕاوکرێ لێرە و قانونی ئیسلامیش لەنەوە قانونی ئێمە دەوری خۆی هەیە لە مادە شەرعێکاڵێ ئەگەر پیاوەکە لە ژنەکەی جیا بوویەوە با بینەرانیش و با خەڵکێکیش ئەمە بزانن ئەو خێزانی ئەتوانێت لە ماڵەکەی خۆی بمێنێتەوە پیاوەکە بۆی نییە دەریکە پیاوەکە بۆی و ئەگەر هاتوو دایکەکە مناڵەکەی بەخێو کرد شەرعیان ئەو بەیتی سەکەنە پیاوەکە بۆی نییە خێزانەکەی دەرکا با ئەو بڕە چی ئەکا ژیانی خۆی دروستەکە ژنێکی تر ئەهێنێتەوە بە شەرتێنێت بۆی نییە ژنەکە دەرکا بەڵام ئەو بەیتی سەکەنە هەتا 3 ساڵە ئەو بەیتی سەکەنە هەتا 3 ساڵە باشە ئەگەر ژنەکە 3-4 مناڵی هەبوو 3-4 مناڵەکەی کەوت بەسەریا پیاوەکە بەیتی سەکەنەکەی یایە بۆ ماوەی 3 ساڵ وەنیە بەڵام پیاوەکە تەلاقیاوە ژنەکە وەکو ئەو کەسەی بەڕێزیان هیچ زەمبی نییە لەبەر ئەو تەلاقی ناوێ ئوستازەگیان ڕاستی ئەمە تقریبا 2 ساڵە بێ کێشەمان هەیە من ئەو منی لە ماڵ دەرکردووە ماڵەکەی هەردووکتان بوو بەڵێ من هەر لە ئەساسەوە بڵێ خۆم زەوێکم کردم بە خانوو بەڵام کردم بەنای ئەوەوە بۆ لەبەروی من کە هاوسەرگیریم کردووە فکرێوم نەبوو لێک جابینەوە بیستمە ژیانمە بێ مناڵم هەیە من ستایل و تینی تایبەتی خۆم هەیە بۆ پەروەردەی خێزان بۆ پەروەردەی مناڵەکانم ئەگە یەکێک لە نزیکەوە مناڵەکان بینێ پیانۆ دیارەکە من چۆن پەروەردەم کردوون ناڵم دایکیان بەشدار نەبوو لە پەروەردەکردنا بەڵێش بەشدار بووە بەڵام من بە حکمی کە بواری شەکەم وام چۆم لە ستایلی خۆمەوە پەروەردەی مناڵ بەڵام بۆی بوونی هیچ خێزانێک کە بەڕێزیشتان ئەم بەڕێزانی کە هاوسەرگیریان کردووە کام خێزانەیە کێشێکیانە بێ پێم بڵێن هەر لە مامۆسای زانکۆ بەڕێزە لە بەڕێزە کە پارێزەرە کاوسەریە بێ کێشەیان هەبووە بەڵام ئەگەر تەنها خۆیان بنم دوانە ئەوە زۆر بە ئاسانی حل ئەبێ حل نابێشی بەڵام کە کەسی سێ هەم هاتە پێشەوە ئەم کەسی سێ هەمە دڵسۆز نییە یا کەسەکەی ئێوەیە کەسی سێم هاتە ناوە باڵێ کەسی سێم هاوڕێی خۆتانە خزمی خۆتانە زیاتر لەوە نزیکە کێشەکانتان لەسەر چی دەستی پێکرد یعنی ئەو نێوین تێگەشتم لە دەستپێکی قسەکانتە سە پەروەردەی مناڵەکانە لەسەر بژێوی ژیانتانە لەسەر ڕێنەکەوتنی تەبیعەتی یەکتریتانەڕێن چی خاتو چاخۆزی و کە ئێستا من ئەیزانم 10 ساڵ 5 ساڵم پێش مزانێ بوو باری هاوسەری تەمە من زۆر خوێندنەوەم لەسەریە بۆ لەسەر ڕێگەزی بەرامبرم مەسەرەن چۆنە من ئاوە بە ئاسایی نەچم هاوسەرگیری بکەم بە مناڵیش هاوسەرگیریم نەکردووە تێگەی من لە تەمەنی 30 ساڵ بەڕۆژوو هاوسەرگیریم کردووە دراسی تەواوی هاوسەرگیریم کردووە جا کردومە بەڵام شتێک هەیە پێڵەن ئەنماتی شەخسی جۆرەکانی کەسایەتی خۆزگە ئەم گەنجانە کە هاوسەرگیرانم هەمووی بخوێنەوە هەنێ تەبعی کەسایەتیە بۆ یەک نابێ یعنی ناڵم من باشم ئەو خراپ ئەو تەبع تەبعیتنی هەنێ جۆر تەبع بۆ یەک نابێت لەگەڵ ئەوەشان منی سومە مەتاتی بم یعنی چۆن بڵین منی سومە خۆم بگونجێنم لەگەڵ کەسایەتەکەی ئەوە بەڵام ئەو نویستە خۆ بگونجێنە کەسایەتەکەی منە ئیتر تەبعە کێشەمان بۆ دروست بووە بەڵام کاتێکە تەمەەن 2 جاریش 2 جاری کە کێشەمان بووە کەسی سێم هاتووە بەڵام کەی سێم عادل بۆ لە بینمانە فەحکم بینەکم خۆی گەورە خۆی فەرمە باشە عادل بۆ کێشەکەمان چا بەڵام کەسی جاری سێهەمیان کە کەسی سێم هاتووە نیەتەکەی چیە دوایی من نامێرە بەرنامەیە باسکەم نیەتەکە وە لای خۆمەزان چینێتێکیە ئەو تێکیە ماڵەکەی تێکدا چۆن تێکیە ئەرزگەم هانیدا پێش کاتم لێ بکە چوو لە توندوتیژی خێزانیش کاتی لێکردم باشە توندوتیژیت بەرامبەر بە خێزانت کرد ئەبەت بەڵام ئەو توێتی توندوتیژی بەرامبەر کردوم ئێ باش ئەمانە بەڵگەی ناوێت بەڵگەی بیست بەڵگەێکی نێناوە شایدێکی نێناوە هیچ شارێکی نێ بەڵام دادگای توندوتیژی ببوورەکەەوە دەڵێم هەندێک جار چۆن ئەڵێ قانونی ئەمەیاسا کوێرە هەن شتەکان بەس ئەبیستیانێ مەسەنە تۆ ئێمە بۆ سەلماندن چەند شتێکمانێ بۆ سەلمانی من داوایەک لە سەرێکی قەی دەکەم یا شایدا یا بەڵگەی قانونی مەبێ یا مەسەرەن وەکو ئەو بەڕێزاڵێ تەقریری توبی مەبێ ئێکە توی چانن نەبێت تۆ داوا چیەکەی فەرموو سەکە زۆر جوانە بەڵام هەندێک بریندارکردنمان هەیە بەمانە ناسەلمێنرێ بە سوێن خواردن ئەسەلمێنرێ بۆ نمونە تۆ ئیهانەکە خۆ ئیهانە لێدان نییە
جاری وایە ئەمە توندوتیژیە تۆ قسەیەکەکەی زۆر لە گول لە ئازاری زێترە سێرەکە ئەم شتانە ڕۆژانە دووبارە بێتەوە ئەبێ بە ئیهانی بەردەوام و حاڵەتێک هەیە زۆر جار پیاوەکانی بەعام پیاوەکانی ئێمەی کورد بەداخەوە هەستی پێ ناکەن زۆر جار زۆر ئیهانی ژنەکەیەکە بەڵام لێدانی لەگەڵا نییە شتێک نییە حسابی بۆ ئەی چۆن کابرا حاکم پێڵە سوێن بخۆ کە هاوسەرەکەت ئەمە و پیەکە حەزمەکە ڕەگەزێکی هاوشێوی خۆمە بووە لە باتێ و دوو بەڕێزێکیان لێ بووە ئەگەر جەنابی شوێنەبی ژنێک بێت پیاوە بڵێ هەمانە ژنەکە بە پیاوەکەیەکە بۆ نمونە زۆر جارڕێ تۆ پیاونی تا هەدراوسێکەمان وایە هاتو ئەم ئینسانە لە ناخەوە ڕوخێ کاتە ئەکرێت ئیهانەکردنەکە ینی سپسیفیک نەبێت نە بۆ ژن بێ بۆ هەردوو ڕەگەز ئینسان باشە فەرمووی بەردەوام بە خاتە چابوورم خۆمە ناسم ئەزانم کە هیچ جۆرە نە تونتیژی من هەم قوڵاومتە نەتوتیژی دەرونیم کردووە بەرامبەر توتیژی جەستەیی نەتویژی وشە ئەمانە ئەسەن خۆم ینی چۆن بڵێ لە ناو کە سوکارێکی خۆشیان من بە نمونەی هاوسەر لە قەڵم دراوم ئێساش کە سوکاری کە ئەم بین دەست بە سنگەگرم بۆم برا خوشەکانی ئەگەر نەزانم کەسایەتی من چۆنە وانین ئێستاش ئەو مینەکەن ینی من زۆر جارەیانەوێ قسەی پێڵم باشە کێشەکانتان لەسەر چی ئەگەر تۆ توندوتیژیت وشەی توندوتیژی چۆنەڵی دەرونیت بەرامبەری بەکارنەیە نابێت توندوتیژی جستەیت بەرامبەری بەکارنەیە نابێ خیانەتت لێ نەکرد بێ یعنی هاوبەش بووبیت لەگەڵ ئەوە لە خۆشی و ناخۆشی و خێزانێکی تەندروستان پێکێ نابێ لەسەر چی جیابنەوە ئەمە تۆزێت هینی ئەوێ ئەم خۆی لە سنجار پێویتم توێتی من پیاوم پێویست نیە هاوسەرم ناوێت خۆی ئابووری سەر بەخۆی خۆی هەیە هەردووکمان فەرمانبەری باشە ئەڵێ من ئەو ئەزانی ژیانی هاوسەری بەس مادەی ینی جلوبەرگ و پۆشاک و خواردنی لە ئاخری ئەڵێ من پێویستم بێ پیاونیانی من هەرەوەی کەم هەدەفم بۆ خۆی چەند جارە وتووە هەدەفی من ئەوە بۆ مناڵە دوو مناڵمە بێ ماڵی خۆممە بێ تاوەترەوە ئەوانە من پێویستم بێ باوسەر نیێستا هەست هاوێتر کەسی هێناوەمەوە تێگەی هاتووە خەڵکی دەرەکی ئێستا بڵین بەیعازی ژەگا بە کوردێکی من کێسەکە بەڕێز تقریباً 2 ساڵە من بڵین لە ماڵۆ نیم بەڕێز دادوەری لێکۆڵینەوەی تونتیژە خێزانی هەردوومان دوایەوە فەرمانی بۆ دەنگ تۆ بڕۆ ڕۆمان ماڵی خۆتە ماڵی هاوسەریە لەبەری بۆی نەسەرمێنرا دوایی دادوەر بۆی دەرگ کۆمیست ئەن فێکم بەکارنێناوە ئێستا 2 جار 3 جار وشتومە بڕۆمەوە کە ئەچمە بەردەرگا پۆلیسم بۆ بانکە